کاتی خوانی داناندیم تاو کرد کاملا اپشنی زور باشه بردم مابو یکی لانه خواندنم بوله بشی هندسی پلان دارن بلام همو آتی منو بو کل ده حتا بم به دیپلمات کاتی که زنیم لم باشه باشی دیپلماسی هیا لحمان کاتاو که هابیک حزم لا باشی مارکتینگ بو مانجمنت بو که زنیم ام بدو باشه بیک و بسراون دیپلماسی تو پابلیک ریلیشن بدو دلی دیپلماسی پابلیک ریلیشن من نزاکوی که شبتانی مروی البشرت کاتی خوندنی دوانزم تاو کرد تاکە خولیای من ئەم بەشە و بەڵام ترسێکی زۆرم هەبوو لە زمانی ئینگلیزی کە نەتوانم بەهۆی زمانی ئینگلیزی و لەم بەشەیە سەرکەوتووم بەڵام خۆشبەختانە لە ساڵی یەکەمەوە تاوەکو ئێستش سێ چوار وانەی ئینگلیزیمان هەیە کە تایبەتە بە فێرکردنی و پەرەپێدانی ئینگلیزیەکەمان و وای کردووە کە زیاتر و باشتریش بە ئینگلیزی قسە بکەم لە ژیانی ڕۆژانەشمە و لە ناوانەکانیشمە. As a previous Dutch resident, I found it very useful and very helpful to study in this department because it studies in English and all the subjects we get is in English. And graduating from this department, I believe, is very helpful, especially since it has been helping me with my job that I've been doing because I'm a fundraising officer, and this department, its public relations have been very helpful using its tactics and techniques in my daily job tasks. بۆ من پەیوەندی گشتیەکان زۆر سکیڵێکی باشە چکە خۆم زۆر ئینترستم هەیە لەگەڵیە بۆیە ئەتوانی زۆر بواری جیاواز تاقیکەی توانم بۆ نمونە مەنیجمنت ئەدڤەرتایزین دوای ئەوەی کە ماوەی 10 ساڵ لە وڵاتی نەرویژیانم بەسەر دەبەرگەڕامەوە بۆ کوردستان ماوەی 4 ساڵی ڕابردوودا لەم بەشە توانایەکی باشم لە بوارەکانی پەیوەندی نێودەوڵەتی پەیوەندی گشتیەکان دیپلۆماسیەتی جەماوەری و هەروەها سیاسەتی دەرەوە پەیدا کرد. من زۆر ئیسفادەم لەم خوێن نەکرد و زۆر سوودم لێبینی بۆ مەسەلەی مۆسیقا و بۆ ئەوەی کە چۆن بازاڕی بۆ بدۆزیتەوە. از وقلك طلاب سوري مكاري بوز من حيبستي مش جامعات قشة بيداني مروي وأسكاري مخندنا خوي بعضات تمام كم. ليرة أتواني دبلوماسي فير بيت، أتواني إنجليزي فير بيت، أتواني public relations فير بيت. كأستا سردمي تازة بيسي بودو زانسته. By graduating from this department, you don't have knowledge in one but in two fields. This will assist you in having more information and get jobs much easier.